سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان موژدەیەکی دڵخۆشکەری ڕاگەیاند. ئێوارەی ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی وەزیری پەروەردە لەگەڵ بەشێک لە نوێنەرانی مامۆستایان کۆبوویەوە و لە کۆبوونەوەکەدا موژدەیەکی دڵخۆشکەری بە مامۆستایانی وانەبێژدا. سەرۆک وەزیران لە پەڕەی فەرمی خۆی بڵاوی کردەوە بڕیاریان داوە نزیکەی 38,000 مامۆستای وانەبێژ بکرێنە گرێبەست و خواستەکانیان جێبەجێ بکەن. لە کۆبوونەوەی لەگەڵ مامۆستایانی وانەبێژ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی مامۆستایان و وانەبێژانی کردووە کە سەرڕای دۆخی سەختی دارایی کۆڵیان نەداوە و درێژەیان بە ئەرک و پەیامە پیرۆزەکەیان داوە. سەرڕایەوەی سەرۆک وەزیران خواستەکانی مامۆستایانی وانەبێژی جێبەجێ کردووە باسی لەو نادادپەروەریە کردووە کە حکوومەتی عێراق بەرامبەر هەرێم دەیکات لە بابەتی دامەزراندن، چونکە تەنیا لە ماوەی 1 ساڵ حکوومەتی عێراق نزیکەی 1 ملیۆن کەسی دامەزراندووە کەچی 1 کەسی بۆ هەرێم دانەمەزراندووە. مامۆستایانی وانەبێژ لە کۆبوونەوەکەیان لەگەڵ سەرۆکی حکوومەت گوتویانە ئەوان دوای ئەوەی چوونە بەغدا و لەگەڵ حکوومەتی عێراق دانیشتون دڵنیابوونەوە لەوەی بەغدا هیچ شتێک بۆ ئەوان ناکات، بۆیە دووبارە پەنایان بە حکوومەتی هەرێم هێناوەتەوە. هەر لەو کۆبوونەوەیەدا مامۆستایانی وانەبێژ سوپاس و پێزانینی خۆیان بۆ سەرۆکی حکوومەت و ئەو پشتیوانیە بەردەوامە ئاشکرا کردووە. بەگرێبەستکردنی ئەم مامۆستایانە لەسەر داهاتی ناوخۆیە، ئەمەش دوایەوەی حکوومەتی عێراق ئامادە نەبوو بودجەیەکی دیاریکراو بۆ گرێبەستکردنیان تەرخان بکات.